هجان 2020 ڕێککەفتنا دناوبەرە حکوومەتە هەرێما کوردستانی و حکوومەتە عێراقی هاتیە ئیمزاکردن ji bo asayîkirina rewşa şingalê çend bendên wê rêkeftinê hene lê heta niha jî yek benda wê rêkeftinê nehatiye cêbejêkirin. Xelkê şingalê her di navberê de hat û hawarê dikin. Di serma û germayê de ev zêdeyî heft salane li jêr çadiran dane. Şingal bû şingaliyan nemaye. لما لسرفي برسي زيدتر جي هجاي محما خليل اندام برلماني عراقي جي بغداد دبرسم هجاي محما قالك بخيراتية كردستان 24 افروكي هند قال قاسم عراجي جفيابون جفينا ودار حقي تشبو وبحسي تشكرو بارسفاوان تشبو سپاس بو كردستان 24 وبو بدرفكي راستي بابەتێ ما گفتوگۆ ئەمە سەر شنگالێ بوو کە دۆسەی شنگالێ و ملفی شنگالێ دەستێ بەرێز قاسم العرجیە بەری ماوەکێ تەسریحاتدان گۆ گروپێت و چەکدارێت نەت شەرعیت بیانی بووینە ڕێگەرە شنگالێدا ئیرۆ ما بەحث کرد ما گوت ڕێککەفتنا شنگالێ ئەو ڕێکا دروستە و ئیش و ئازارێت شنگالێ قۆرتالت بن و حکوومەتە بەغدا وعددای و بەرنامەی خۆی حکومی هەتانەوە وكو بلاس خارجي خاتون بلاس خارجي إشارة بيدا الجفاتا نونريت قرتودا كاقو مخرب ناهلا ريكفتني الشنغالي جوبا بجيب بي أول شي راستي سر كاغازي درسة بس سر عرضي هيش تشتكنا تكرا ما داوا هندك خلقي كر انه خلق فقري امنو امانتك تشيبين سردانا شنغالي ويكا إدارة شرعي فقري ويدري هاري كاربن أو بريزة القال حكومة يرو دانشتنك القال روشكاري أسايشا نشتماني القال وكوغوتي مجلس الأمن القومي العراقي كومبون هيا بحثا الشنغالي كابر دوام ممكن أو إنسانك يعني براستي ديتناوي ديتنانك النشتمانيات ديتنك يا صياك بريز قاسم العرجي داود كانوا اف ململانا وهاكل شنغالي تيتك نلبا جوانديا عراقي ديا وهندك وكو سرباز وهندك سياسية عراقي وهندك جروبيت حشدا شعبي هاري كاريا في آلوزيا الشنغالي كن وكو قوتي عسكرة المجتمع الشنغالي نلبا جوانديا الشنغالي هذا پێویستە ڤەگەریانە خەڵکێ پێویستی ئەمن و ئەمانە چێ بێ ڕێککەفتن جیبەجیبێ حتا گوت بۆ ڕئیس وزرا نەچوە شنگالێ هەندێکا گۆتی ظروفێ جەوی ناوەڵە گۆ ظروفێت نەت ئارامی و کە ڕئیس وزرای دەوڵەتەکە عراقی وکە عراقی و کە وعددای و کە بەرنامەی وزاری ئەبڕێوت بێ و کە هەموو پەسەندەکە کە نکار بێت چە شنگالێ چۆن خەڵکێکی کە جینۆساید بی ماڵوێران بی ماڵ چوی حاڵ چوی بزبرێ ڕاستی دۆسا شنگالێ بەڵێ بەڕێز مەحما ئەمەی کە باسیەکەیت ئەمە لە چوارچێوەی گفتوگۆ قسەکاندایە چەند ساڵێکە خەڵکی شنگال هەرگوێی لەم قسانە دەبێتوانێت کە لە عێراقەوە بەرگوێیان دەکەوێت پرسیارەکە ئەوەیە ئێستا ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ راپۆرتێکی بڵاو کردوتەوە باز لە دۆخی نەخوازراوی ناو شنگال دەکات باز لە نەبوونی خزمەتگوزاریەکان دەکات 12 گروپی چەکدار لەوێ هەیە ئەمانە کەی بە عەمەلی کۆتاییان پێدێت کەی ئەم قسانە دەبێتە کردار لە ناو شنگالە و بۆ خەڵکەکە ئاوەدان دەکرێتەوانێ خەڵک کردداری ئەوێ نەک قسە ڕاستی و راپۆرتی هەمان ڕایسوۆچ راپۆرتێکی پسپۆری هاتیە بەڵاوکرد ڕاستە ئەو چەکداریت بیانی کە سەر پەکەکەی مریدیت پەکەکەی بوونە ڕێگریت دوێ ڕێککەفتنی بەرامبەری حکوومەتی عراقی و کە حکوومەتی عراقی بریار داوە بەڵام سۆزیت خۆ بجیه ناینە وەکو کۆتایی بێ هەجاوی ئەمکارم بێژن کە حکوومەتی عراقی کاربێ وعدیت دستوری و ڕێزگرتنی ئەمزەیت خۆ بێتەکردن هەکە ئیرۆکە بەرێز فالح الفەیاض سەرۆکی حەشدا شعبیە ئیرۆ چۆ شنگالێ کە بەرچاوێوی پەکەکە مەوجود بە و کە دەعما پەکەکەی هەندەکێتکەن و ئەوە بینم ئەڤ گروپێت نەت شەرعی و نەت ئەوێت بیانیت کە شنگالێ بووینە ڕێگر بەر نەبەسک خزمەتگوزاریە بەر ئاوادانکردنێ بەر بەگەڕیانە خەڵکێ کۆتاییبوونە هاوێ بێت وەکو بریارێک بێتە داین
حكومتي بغداد قال حكومتي UN قال سفارتي أو تحالفي دولي كري كفتني شنقال جيبك نو إدارة كي شرعي تتويدري أو تكيد بياني دمهات أو تكيد أو تكداد بله هجا محما بيشتر هون قام شنقالي بون هنا شنقالي بون أخفتنين هين هجانو كات كان ويدا ميجي هوات كر نو كاجي هين برلمانترين برلمان عراقنا ديسان همان أخفتنات كان وخلك شنقالي بدنجي ويهون دارشونا تونا برلمان خويادا دبو وهر كاجي زانا شنقالي باش زانن كو ناري كفتني سياسي نجي بريارة آساي كرنا روشا شنقالي دي دستي عراقية دايا أفكي شوية سياسية ليه أم دكارن بيجن لسر آستي ناف دولتي يانجي هيج هيزك لسر آستي ناف دولتي هيكو حكومة عراقي وان چك داران نچار بكه درج شنقالي بردن و شنقالي بو شنقاليان بهيلن و هيج سوزك وها بفيرانجي وارگرتيا قالو بله براسي وكو ام قايمة اف قصة كر وكو منهم برلمانتاري او دنگكي خلقي شنقالي متقهين تشد جهاني وشر ريا سوشال ميديا وشركا ديتنا ام تقهينيته بله والله كات تدويلا ريكفتنا شنقالي هاد باكرن هيزت هو بيماني ناو دولتي بلاس خارت اوكو برياري دا او كاري بيتا فشار كسر حكومتها عراقي وكاري تطبيقها في ريكفتني جيبك بل براسيها طانو هاشي بين فشلا UN نا UN غوري رمايت خود جيبجي نايتكرن فشارة وبريارة خنادا حكومة عراقي جي بريارة خود جيبجي ناينه وكو كرئيس وزراء وچا ايرو كرئيس وزراء دمي كوي بچا شنغالي نتوانيش بر پاكاكي ومريدت پاكاكيش بر مظاهريش بر وضعكي ناي آرام ريباشا چان كاري بيجن شنغال آرام يا ديتريشي راستي امد بيجن دستكي دركي هريمي جيتي دا شنغال بويا جيم الملاني نيبا امريكا وروسيا تركيا وايران ودولة سوريا وابان اجندات و بيليس كيف خلقي شنغالي ما بري نواجي قوتي بل كنجي تصافي كرن حجافي حكومتا بغداد بو خدان بريار و بو خدان سوز و قصيت خود دروس كرم بلد بيجن راسيطان واجي اغسي چار جارا ما ايرو ما سي جارا جي ما بريز سوداني ديتي ما داخوز كريا وضعي شنغالا ايرو جي قاسم العرج جي قوت دمهات بريار بين داين سر عردي مگو چاواني بريار بينا گو آن سياسي آن ابهيز ام قم شنغال چار السر بكن آن سياسي آن بهيز یا دیتریشی دعوی کرو گوت دمهات اداره شنگالی شرعی چتوی داره قایمک دست نشان بیتا کرن خلق وید وغیره ویدره قربونا خو بیتا کرن جی والموصل جی حکومتا موصل جی براستی ارکی خو برانبری شنگال رابی نه حکومتا بغداد نه حکومتا موصل نه UN اما بین اف تقصیر هینا اما بین اف همو هیز بین سرخطه بله زۆر جار لە عێراق و گوێبیستیەوە بین کە ئاوارەکان دەتوانن بگەڕێنەوانێ نێو شنگال بەڵام ئاوارەکان لە نێو کەمپەکان ئەمە ڕەتەکەنەوە چونکە ئەوانەی کە هەموو باسمان کرد ئەو هێزە چەکدارانەی کە لە ناو شنگالدا نەبوونی خزمەتگوزاری بە دیاریکراوی جا دەمەوێت لەسەر ئەوە پرسیارکەم لە ماوەکانی ڕابردوودا محەممەد شیع سوودانی بڕی 50 ملیار دیناری تەرخان کرد بۆ ئاوادانکردنەوەی شنگال پرسیارەکە ئەوەیە ئەم پارەیە بۆ خەرج ناکرێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا کێشەکە چییە؟ ڕاستی کێشە شنگال کێشەکە ئەمنیە بەریکە کێشەکە خزمەتگوزاری بەری کێشەکە خزمە پارا بێ ڕێزگرتنە بۆ خەڵکی شنگالی ڕاستی منە دی ڕێزگرتن خەڵکی شنگالی هاتیە ئەسێ وەکو 5 ملیار دینار سەرداخوازە مە سندوقێک ناوی شنگالی هاتە ناو بوجە عراقیدا 5 ملیاری پشتی هەنگێ هەندێکە هات دەستێ خۆ کێشای سەهل نەینەوە کردن دوورانێ نەحیا ناوچە زمار کردنە ناودا دەوڵەتێش دەرڤە وەکو ئەڵمانیا و بریتانیا و فەڕەنسا هاریکارم پارا بکنە بێدرێ بۆ ئاوادانکردنا شنگالی بەس بەری ئاوادانکردنا شنگالی ئەمنیەتە شنگالیە لەوازە
بۆ ئەو هێزێت چەکدارێت بیانی شنگال ڕێگرن و شریک و بەشدارێت جینۆسایتا شنگالی دەونە کێشە نینە نێبە حکوومەتە هەرێما کوردستانی و حکوومەتە بەغدا ئامادەبوونە گرتێ نۆنەرێت گرتێ نەتەووکە ئەوژی بەشدارە ڕێککەوتنە کاتە جیبەجیکردن ئەو ڕێککەوتن کارن ئەرزیەکی ئەمنی چێ بکن و خزمەت گوزاریە و ئیدارەکە ئیدارە شەرعی بێ و ئیدارەکە نو بێتەکە و خەڵک بێتە بەگەڕاندن بەڵام قەزیە وەکوکە پارە تێ خەرجکردن گێندەلی تێدا هەلوی وەضعیدا مەسەن ستەڕەبیە 6 تریلیۆن دینار بۆ مووسڵ هاتینە خەرجکردن 2016 هەتا vێگا بدە بەشێ شنگالێ 140 ملیارە ئەرێ باشە ئەف پارێکە مووسڵ هاتیە خەرجکردن لۆ حسەتا شنگال نادێ یەکە دیترێ خاڵەکە دیجی ئامانجە پێدم 28 ملیار بۆ شنگال بۆ دەعم استقرارە شنگال لیژنە کاتە چێکردن 15 دیارن 13 هاتینە دزین نەدیارن ئەم نە پارە مەداوا کرد بوو سندوقێک بێتە چێکردن ئەو سندوقژی بنچاودێریە خەڵکی شنگالیدا نوها لیژنەکە ئەعمارە شنگالێ بەرێ سوودانی دانی یەک نۆنەری شنگال تێدە نینە خەڵکی شنگال تێدە نینە ئەوێت کەسانێت کە بەرینەوە دزیب ماڵی شنگالێت کرد هەر هەنەکشمان وێ جارەکە دی دەستنیشان کردیدا کێشە نەکێشە دانینا پەرایە نەکێشە کوژمەکی پارەدانێ کێشە ئیرۆ نەزاهەت و ئیرادەت و ئیرۆ ئەمنیەت و خەڵکی شنگالێ بێتە خۆدان بریار و خەڵکی شنگالێ بەشداریە لە ئابەدانکردنا شنگالێ ئەو هێزێت بیانی چت کرد شنگالێ دەم هات ئەو هێز شوێ درێت دەرکەبن لۆ بێدەنگیت مینێ حکوومەتە عێراقی لۆ بێدەنگیت مینێ UN لۆ بێدەنگیت مینن خەڵکی شنگالەیە بلۆ دەنگیت مین بەرلەمانی عێراقی بەرامبەری بان هێزێت چەکدا هەڕۆیەکیت ڕەڤین و سێدارتکن و ونداتکن چارە نویسە ئەڤە پێلەیسکەکە ئەڤە دەڕەوانە هەموو پێلەیسکە شنگالدا جوگرافیەتا شنگالە ستراتیجی بکەویە ململانەکە سیاسی و خەڵکی شنگال کۆچبەر دوهینیە هەشتی خۆرت و کیچوی شنگالیە ئاڤە بەحرێدا چارە نویساوی ما پەیوەندی کرد UN ڕە و هەموو هاتنە سەر خەتە هەتا یۆنان قبول کرد نەهۆسانێ شنگالی ئیرۆ مافێوانی نەشتیمانی نینە مافێوانی نەتەوی نینە مافێوانی ئینسانیەتێ هەموو پیلەیسکا پێت کرد ژبەر وێکێژی ئەمێنەوە داوێکن تەدویلا قەدیا شنگال بێتەکردن وما مەزەکرە تەقدیمی دادگا باڵای کرێ وەکو گوتی دادگا باڵای محکەمەت الفیدرالیە القەلەم بدە ڕێکەفتنا شنگالێ دستوریە قانونی بالێ هێژەیە مەحما خەلیل ئەندامی پەرلەمانی عێراقی ئەم دەزانن هون گەلک هێرسن دلێوەژی گەلک تژیات شتێن و هون بێژن گەلکن لەژبەر کورتاسیە دەمێ بەلاسەرێ شنگالیان ساغوە و هیویدارم ڕۆژێکی زووتر ڤەگەرنەوە شنگال ئێدی بووان بمینیت تو هەر هەبی